بەخێر بێ یاخوا باشش کورد کاگەرش لەوێ؟ ئەرە وەڵا ئێستا هاتەوە کا حاجی گیان بە یارمەتی خۆت خوا فەرموو ئەوە زارە بۆ خۆت کوڕی خۆم خوا پاروێ نانی یاوە پێویستیم بەوە نییە لەخوا بەس یاوێ محتاجی کەسیش نیم لەبەر هیچ شتێ نییە هەر پێم خۆش بوو هەڵیگرە بۆ مناڵەکانی باشترە یاخر مژنم لێناوە تا مناڵمە بێ کەیفی خۆتە سلام علیکم السلام کاگەر چۆنی یاخوا بەخێر بێ ئەحواڵە چۆنە شکر باشی سەرچاو ئەم کابرای لای تۆ نەفسێتی زۆر بەرزە بۆ لەو کاتۆ هەزار دارم دەرە نابووستم بێمێ بە هیچ شوێ وەری نەگرت کورۆ تۆڵی چی ڕەشی جان بۆ ئەم مامە و ڕەحمانە چەند وەختە لای منە بۆ غێری موچەکەی قوبوڵەکە چایشی بۆ بکڕم بەڕاستی کابرایەکی داماوە من لە تا خێوەتی ژنم پێنایە کە چێڵە بۆ مناڵەکانە ڕەشی جان تۆ واز لەو قسانە بێنە تۆ پێم بڵێ بزانم چی و کردو چی نەکردووە دەی کاکە گیان جان بەدڵی تۆیە ئادی ڕەشی جان ئادی تۆ ئادی بمەرێ بەدڵمە ڕەشی ژان بەخوا پیاویت بەس یەشتم بۆ بکە هەتا ئەتوانی محاولە بکە بۆم بێنە بەڕاستی مشتریکی زۆرم هەیە با لە کیسمان نەچێ کاکەجان تۆ خەمە نەبێ ئەزانێم جارە بە چ حاڵە دەرم کردووە بە قورئان هەر بووم بە فلیم بەخوا ڕاستەکەی ڕەشی ژان خۆ تۆ هیچ پەلە نییە بۆ حسابەکە بەلەم چییە؟ زۆر باشە مامە ڕەحمان خوا تا ئێرە نایە بێ زەحمەت جوانی ماوەڕە مامە ڕەحمان جان گیان هەرچیە کاو بڵێ هێرش تۆزە حسابشتیە لەگەڵ کاگڕەشیە با کەس نەیە باشە بە ساقە بەسەر چاو چاو ماچەکەم هیچێکیکە نییە نا مەمنوو سپاس مەمنوو ڕەشی جان یاخوا ئەو دەستە و خۆش بێ بەخوا من تا ماو مەمنووی تۆم بێنە دەسر بێنە بە قوربانی مەمنونی ناوێت کاسپیەکەمان ئاوایە بە قوربانی ئەوە بەم کە دروستی شێکە باشە هەڵی لوشە ڕەشی جان با ئیلاجەکە و دەرچێ بە ساقەیەوە بەم کە دروستی شێکە ئەڵڵا ڕەشی جان بە ساقەیەوە بەم کە دروستی شێکە بەخوا چاکە ئێدە کچم ئەو خراپە تۆ باش بە ئێدایکە گیان بەخوا باشم خراپیم نییە تەحملێ بێ بە قوربان ئێوە جارێ گەنجن بەخوا چاکە بێن بەو خۆیە باوکی شێوا بوو بەو خوایە ئەی قیژان لەو ناوماڵە هەرچەند قسە